باشا جزاكم الله مالك بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ بە سەرپەرشتی بەرپرسی مەڵبەندی هەشتی سۆران مامۆستا موسلیم سەرجەم ڕاگەیاندنکاران و کارمەندانی رادیۆی کۆمەڵ دەنجی کۆمەڵ رادیۆی سۆران لە بارگای مەڵبەند کۆبووینەوە کە تیایدا لەم کۆبوونەوەیەدا چەند بڕیارێکی گرنگ دران. یەک لەوانە کردنەوەی رادیۆیە لە یەکی 2017 بە پشتیوانی خوای پەروەردگار کە بەهۆی گرفتی دارایی ماوەیەک بوو لە کار کەوتبوو و هەروەها دەستەیەکی ڕاگەیاندنکارانمان پێکهێنا لە سنووری مەڵبەند کە سەرجەم ئەو برابەڕێزانەی ئامادەی کۆبوونەوە کە بوون بەشدارن لەم دەستەیە.